هەموو کاتێکتان باش بینرانی بەڕێزی دەستگای میدیایی کورتسات و بەرنامەکەی خۆتان چارە. وەک هەموو یەکشەممەیەکی تر بە زۆرترین زانیاری و بەرزترین تەکنیک و ئاسانترین شێوازەوە هەوڵەدەین لە مەڵقەیەی چارەشە لە خزمەتتاناوین. ئەمەڵقەیەمان دوا ئەڵلقەیە لە بەرنامە و لە زەمبیلەکانی کە تایبەت بوو بە نەخۆشیەکانی مناڵان و دووە مەڵقەشمانە بێت تایبەت بەو خێزانانەی کە منداڵێک یاخود زیاتر لە منداڵێکیان هەیە کە خاوەن پێداویستی تایبەتن لە جۆری ئیفلیجی مێشک. بۆ مەڵقەی هاتوومەتە سنتەری فێرکاری ڕاهێنانی مناڵان لە شاری سلێمانی کە یەکێکە لەو سنتەرانەی زیاتر لە 27 ساڵە خزمەت پێشکەش بە هەزاران مناڵەکات لە شاری سلێمانی. بەڵام زیاتر مەبەستەکەی ئێمە باسکردنە لە ئیفلیجی مێشک. سەرەتای بەرنامەکەەوە نیمەشنێڵقەی پێشەوە بینینەوە کە بۆی تێبگەین لەوەی کە ئیفلیجی مێشک چییە و بۆچی ڕوودەدات وەک هەر ئەڵلقێکی تر کە پڕە لە زانیاری بۆ ئێوە. پاش ئەوە مامۆستا عیزت قسەتان بۆکە لەسەر ئەم سنتەرە و اینجا هەنگاو بە هەنگاوە چێن ناو لەم سنتەرە و جگە لەوەش خات و سبۆمان هەیە کە هەوڵەدات وەک ڕێبەری فێرکاریەک بۆ دایکانە دروست بکە کە دە منداڵی ئیفلیجی مێشکیان هەیە بۆی کە بزانن چۆن خواردنیان بۆ ئامادەکەن، چیان بۆ ئامادەکەن و چۆن پیانەدەن. بینەرمان بنوێنەوە خزمەتتان. ئیفلیجی مێشک چییە؟ ئێمە ئازانین کە ئیفلیجی مێشک بریتە لە زیانکەوتن بە مێشک. ئەمەش کاریگەری لەسەر توانای کۆنتڕۆڵکردنی ماسوورکەکان دروست دەکات. چارەسەرکردنیشی لەوانەیە چەند مانگێک یان تەنانەت چەند ساڵێکیش بخایەنێت. زۆر سەختە کە بزانرێت کە هۆکاری سەرەکی ئیفلیجی مێشک چییە. بەڵام دەزانین کە لە دایکبوونی پێشوەخت و ئاستەنگەکانی ماوەی دووگیانی و یان هۆکارە مەترسیدارەکانی تر دەکرێت ببنە هۆی ئیفلیجی مێشک. ئەسەمە بزانرێت کە بە تێپەڕبوونی کات نیشانەکانی تا چ ڕادەیەک قورس دەبن. لە هەندێک کەسدا نیشانەکانی سووکن، لە هەندێکی تریشدا نیشانەکان زۆر بە قورسی دەردەکەون. نیشانە سەرەتایەکان بریتین لە پەل و پۆکەوتن، ڕاکبوون و گرژبوونی ماسوولکەکان و کاردانەوەی لاواز و کێشەی نان خواردن. کاریگەرەکانی ئیفلیجی مێشک لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە. ئەو کێشە تەندروستیانی کە دروستی دەکات بۆ کەسەکە بریتین لە کەمی توانای جوڵان و پەیوەندیکردن، کێشەی بینین و بیستن، دروستبوونی کێشە لە بربڕەکانی پشتدا، هەندێک جاریش کێشە دروست دەکات لە توانای فێربووندا. ئیفلیجی مێشک حاڵەتێکی درێژخایەنە و تا کۆتایی ژیان بەردەوام دەبێت. بەڵام حاڵەتەکە لەوە زیاتر گەشە ناکات و هەموو نیشانەکانیشی بەپێی گەورەبوونی جەستەی مرۆڤ گۆڕانکاریان بەسەردێت. لەبەرەوە شێوازی چارەسەرکردنیشی بەپێی حاڵەتەکە دەگۆڕێ. ئیفلیجی مێشک حاڵەتێکی قورس و ناخۆشە، بەڵام هیچ دڵتەنگ مەبە. لەوانەیە ئەمە ئەو ژیانە نەبێت کە خۆت هەڵبژاردووە. بەڵام لەگەڵ هاوکاریشی دروست و گونجاو ئەکرێت ببێتە ژیانێکی خۆش و بەختەوەربووت. سنتەری فێرکاری ڕاهێنان گرنگیە بەو مناڵانەی کەوا کێشەی جەستەیی و دەرونیان هەیە لە خوارد تەمەنی 5 ساڵەواتە لە کاتی لەدایکبوون تا تەمەنی 5 ساڵ هەر کێشەیەکی جەستەیی هەبێ ئێتر دایک تەشخیصی یاخود جۆری نەخۆشی مناڵەکە چۆن ئێمە لێرە خزمەتگوزاری بە پێی پێویست پێشکەش دەکەین. تەمان ئەم سنتەرە لە چەند بەشێکی سەرەکی پێکاتەوە. یەکەمیان بەشی پزیشکیە کە بەشی پزیشکی مناڵانە 5 پزیشکی پسپۆرمان هەیە لێرە هەڵسەنگان بۆ نەخۆشەکانەکەن و بە گوێرەی پێویستی منداڵەکە ڕەوانی بەشەکانی دەکەن. بەشی ڕاوێژکاری ئێسک و شکاییمان ئەو مناڵانی کەوا کێشەیەکیانەیە لە خواروقێکی جمگەکانیان یاخۆ دەرچوونی جمگەی سمتیانەیە پێویستی بە ڕاوێژی پسپۆڕی ئێسک و شکاویە ئەو بەشەش هەمانە لێرە پێشکەشی مناڵەکان. بەشێکی گرنگی کەمانێ بریتە لە بەشی چارەسەرکاری سروشتی کە یەکێکە لە بەشە گەورەکانی سنتەرەکەمان تقریباً 20 ڕایەنەری سروشتی چارەسەرکاری سروشتی لەم بەشە کار دەکات. هەر چارەسەرکارێکی سروشتی لێپرسراوێت لە نەخۆشیێک واتە و نەخۆشی کە ئەبێ بە نەخۆشی و چارەسەرتر ئەو چارەسەرکار سروشتیە لێپرسراوە لە هەڵسەنگان و چارەسەرکردن و بەدواداچوون یە مناڵە تاکو خزمەتگوزارەکەی پێویستی ئێرابێ مناڵەکە یا چاکە بێتەوە یاخۆ پێویستی بە چارەسەرێکی درێژخانیە تا تەمەنی 5 ساڵ ئێمە بەدواداچوونی بۆ دەکەین.
بەشی گرنگمانەیە بریتە لە بەشی وەرشە چەند بەشێکمانێ بەشی پاڵپشتمانێ و مناڵانی کەوا پێویستان بە پاڵپشتێ بۆ قاچی یا بۆ ئەژنە یا بۆ دەستی لەگەڵ ڕایانە لە سروشتەکە ڕاوێژ دەکەن و پاڵپشتی پێویستی بۆ دروست دەکەن بەشێکمانەیە بەشی ئاسنگەری و داتاشی و مناڵانی کەوا ئەگەنە ئاستی وەستان یا ئاستی ڕۆشتن پێویستان بە کەرەستێکی یارمەتیدەرە لێرە کەرەستەکان بۆ دەکەین بەشی ئایتی و بەشی ئامارمان هەیە لێرە هەموو ئەو مناڵانی کەوا لێرە تۆمار دەکرێن ئێمە لێرە تۆماری دەکەین و کۆدێکی تایبەتی دێنین هەر بۆ زانیاریتان لە ساڵی 1990 تا ئێستا 48,000 مناڵ لێرە تۆمار کراوە بە هەموو جۆرە نەخۆشەکانەوە لەم 48,000 مناڵە تقریبا 3,000 مناڵی جۆری ئیفلیجی مێشکە لێرە طبعا ئەم جۆری ئیفلیجی مێشکەکەی کە باسێکی لە ساڵی 1990 ئەوەی کە لای ئێمە لەلایەن پزیشکانەوە تۆمار کراوە و داتاکانی لای ئێمە تقریبا 3,000 مناڵی ئیفلیجی مێشکمان هەیە ئەوەی کە پێویست بێ ئێمە لێرە بۆیان بکەین خۆتان نەزانم مناڵ لە بیدات و لە دایک کە بێت تاکو تەمەنی 15 ساڵ لە ئێمە مناڵەکە لە گەشایە ئەو کەرستانی کەیمە بە دروستێکی مناڵەکە کاتێک گەشاکە پێویستی بە گۆڕینی یاخۆ پێویستی بە چارەسەرکردنیە بەنسبەت ئیفلیجی مێشکەوە کە بەشێکی گرنگە لە سنتەرەکەی ئێمە و زۆربەی کارەکانی مە لەسەر ئەم مناڵانەیە چکە ئیفلیجی مێشک بە گوێرەی ژۆرەکانی پێویستیان بە خزمەتگوزاری بەردەوام هەیە طبعا ئێمە هەوڵین و مناڵی کەوا تووشی ئیفلیجی مێشک و لە تەمەنێکی زۆر دەستکەین بە چارەسەری چکە بینراوە ڕیسێرچ کراوە ئەو مناڵی کەوا ئیفلیجی مێشکیانێ باشترین ئیسیفادە لە چارەسەری کەلای ئێمە ئەکرێت چارەسەرکاری سروشتی لە تەمەنی خوار 5 ساڵەوەی لەبەرەوەی ئێمە هەوڵێن چەند بەرنمەیەکماندانەوە بۆ ئەوەی ئەو مناڵانەت زۆرترین سوودمەند بن یەکێ لەو بەرنامانە بەرنامەی چڕە بەرنامەی چڕ بۆ مناڵانەی خاصن کە تەمەنە لە ئەمری 2 ساڵ و کەمتریشە هەوڵێن ئەو مناڵانە چەند بتوانین ڕۆژانە یاخۆ هەفتانە بیان هێنەوە و مناڵەکە چەندێک لە توانە هەوێ بڵێن جەستەیەن گیر و گرفتەکانی بۆ چارەسەر بکەین بەرنامەی کەمان هەیە بەرنامەی ماگانەیە یاخۆ جاری وای بێ بە چەند مانگ جارێ بۆ ئەو مناڵانەی کەوا جۆری ئیفلیجەکەیان زیاترە مەجای باشبوونی لەوانێت تا ڕادەیە کەمتر بێ لەوانی کە وتمان خوارد تەمەنی 2 ساڵە بۆ زانایت سنتەری فێرکاری تەنها سنتەری حکومیە لە شاری سلێمانیا کە خزمەتگوزاری بێ بەرامبەر پێشکەشەکە ئێمە بێژگە ناوشاری سلێمانی تقریبا دەیەکمان هەیە لە دەرەوەی شار و قەزا و ناحێکانە کە پەیوەندیمان هەیە لەگەڵ ئەمانە ڕایەنانە پێکرا ئەو مناڵانی کە ئیفلیجی مێشکانەیە ئەگەر لە مەرحەلەیەک لە چارەسەرەکەی پێویستی بێرە بۆ مثلا پێویستی بە ڕاوێژی کەسێکی تایبەتە بوو یان پێویستی بە کەرەستەیەکی تایبەت بوو نەخۆشەکە ئەتوانێت بێت وێرە تەمەن بەڕاستی ئێمە هەنێ خزمەتگوزاریمانێ تا ئێستا وەستاوە بۆ خزمەتگوزاری مەلەوانگەمانێ بەبوونی ئەم نەخۆشی کۆڕۆناوە ڕاماگرتووە خزمەتگوزاری سەردانی ماڵانمان هەبوو مەسەڵەن ئێمە مناڵێکی ئیفلیجی مێشکیا مناڵێکی کەمتوانە سەردانی ماڵمانە کرد مەسەڵەن سەیری ژووری نووسنەکەی تەوالێتەکەی ژووری ناخواردنەکەی پێشتر ڕێکخراوێک هەبوو هاوکاریکم بە گوێرەی ئەوانە ئەمانتواری گۆڕانکاری لەوان کرد یا هەتا سەردانی مەکتەبەکانمانە کرد کورسی تایبەتمان بۆ کرد بۆی بتوانێت وەکو مناڵێکی ئاسایی بەکاری بێنێ یاخۆ گەر عارەبانی هەبوو ئەو عارەبانەی ڕۆشتن بتوانین ڕەم پێیاشتی گوێنگی ئاسانکاری بۆ بکەین مامەڵەکردن لەگەڵ مناڵانی خانپەدەستی تایبەت بە گشتی و ئەو مناڵانی کە ئیفلیجی مێشکیان هەیە بەڕاستی تایبەت و زەحمەتە ئەمە جگەلەوەی کە شێوازی ئامادەکردنی خواردنەکانیان جیاوازە شێوازی پێدانی خواردنەکانیشیان جیاوازە و شێوازی مامەڵە و ڕاهێنانە سروشتەکانیان جیاوازە سە من کە بەدەستمە بەردەوام دەمام کە لەبەری کە لەم سنتەرەیە بەبێ دەمامە ڕێگە بە کەس نادەن بێت و بڕوا لەبەری کە دەکرێت بەرگری لە شێ مناڵانە کەمتر بێ لە مناڵی تر بەڵام ئێستا تەنها لە کاتی تۆمارکردنی بابەتەکانە دەمامکە کەلابەم و سەرنیشتان بۆ ڕاکەشمە سەبرە کۆتایی داوامەڕۆی هیوادارم گوێتانە دەنگی و مناڵە نەبێت لە ژوورەوە یەکێک لەو مناڵانی کە ڕاهێنانی پێکرێت خوا ڕەحم بە دڵی دایک و باوکی بکات بەڕاستی ئاسان نییە گوێبستبوونیەوە لەبەرەوە پامێکی ئەم بابەتەوەی کە ئێمە پاڵپشتی و دایک و باوکانەمی کە مناڵی خانپەدەستی تایبەت یانە بە تایبەتی لەوانەی کە ئیفلیجی مێشک خات و سروە لە مەڵقەیە بۆمە باسەکات کە چۆن خواردن ئەیا بە کوڕە 11 ساڵانەکەی کە ئیفلیجی مێشکی هەیە دەمێت کاتێکی باش لە بەرنامەکە بۆ تەرخام کەم پاشەوە دەگەڕێنەوە ئەلەم ژوورە کە ژووری ڕاهێنانی سروشتیە خاتوسیمە لاڵقی پێشوابووی باسکردن کە هەندێک ڕاهێنانی سروشتی هەیە بە مناڵانە ئاکرێ هەردوو بابەتەکە بۆ ئێمە گرنگە چکە هەردووچیان بێکە و پەیوەندیدارن و پاشەوە گەڕێمەوە خزمەتتان لەم سنتەرە بۆی کە باس لە هەندێک بەشی تر بکەین کە پێداویستی بۆ مناڵانی خانپەدەستی تایبەت لە جۆری ئیفلیجی مێشک و نەخۆشەکانی تریش دروستەکەن لەگەڵمانە بن. ئێمە لە سنتەری ڕاهێنانی منداڵان لێرە لە چوارباخ ڕۆژانە ژمارێکی زۆر لە نەخۆشانی ئیفلیجی مێشک ڕوومانتی ئەکات
ئەم مناڵانەی کە دێنە لای ئێمە بێگومان پێویستیان بە چارەسەر و ڕاهێنانی سروشتی هەیە. من وەک چارەسەرکارێکی سروشتی ڕۆژانە کە چەندین کەیسات دێتە لامان و بەرکەوتنمان هەیە لەگەڵیان، بێگومان ئەم مناڵانە معاناتێکی زۆریان هەیە. هەر لەو ڕۆژەی کە داخڵی نەخۆشخانەکە بێت و لەلایەن دکتۆرەوە دەستنیشان ئەکرێت کە ئەم مناڵ ئەفلێجی مشکی هەیە، دواترێتە لای ڕاهێنەرە سروشتێکە و دەست ئەکرێت بە ڕاهێنانی سروشتی. یەکەم گرفت کە تووشی ئەم مناڵانە ئەبێتەوە یەکەم جارەی حاڵەتی بەرکەوتنی دایک و باوکەکەیە کە بە حاڵەتی مناڵەکان ئەزانن قبولکردنیان بۆ ئەوان زۆر سەختە، بە تایبەتی ئەوانەی کە پێشینە شارەزاییەکیان هەیە دەربارەی ئەم نەخۆشیە، چونکە ئەزانن کە نەخۆشیەکە درێژخانە و چارەسەری یەکجاری نییە و معاناتێکی زۆری هەیە و کێشە گرفتی زۆریان بۆ دروستەکە. یەکێک لە گرفتەکانی ئەو ڕوبەڕووی ئەم مناڵانە ئەبێتەوە ئەوەیە کە مناڵەکە کەیتە لای ئێمە زۆر بێجار لە ڕووی مادیەوە کەسوکارەکە سێرەکە مادیەکی ئەوتۆنیە کە بەردەوام و هەموو ڕۆژ بهێنە بۆ چارەسەر و کۆمەڵێک کەرەستە و پێداویستی تایبەتی ئەوێ کە ئەوەش هەر بە کولفە ئەوەستە لەسەریان کە ئەمانەشان نییە، یان دووهەم بریتە بێت لەوەی کە لە ماڵەوە وەکو باسمان کرد یەکێک لە مناڵانە ئەوەیە کە کەر خێزانێک منداڵێکی ئیفلێجی مشکی هەبێت بە تەنها یەک کەس بەزنێ بۆ هاوکاریکردنی ئەو منداڵە تەواوی خێزانەکە ئەبێ هاوکاری بێ. بەڵام بەداخەوە کە لە زۆربەی دایکەکان زۆربەی خێزانەکان ئەوە ئەبیستین کە تووشیم گرفتە بنەوەنێ کە ئەڵێ لە ماڵەوە کەس هاوکاریم ناکە یاخود کەس لێم تێناگە یان ناتوانم سەردانی هیچ کەسێک هیچ شوێنێک هیچ مناسبەیە بکەم بە حکمیەوەی کە من مناڵێکی ئیفلێجی مێشکم هەیە. ئەمە گەورەترین کێشەی ئەو خێزانانەیە کە ئەم مناڵانەیان هەیە، لەبەر ئەوەی یەک مناڵەکە پێویستی بە هاوکاری و ڕاهێنانێکی تایبەت هەیە، دوو لە ناو کۆمەلگادا وەکو پێویست و مناڵێکی ئاسایی قبول نەکراوە و بە چاوێکی بەزێ و لە چایەکی پێویستی سەیرەکرێ. زۆربەی کێشەی دایکەکان ئەوەیە کە ئەڵێ من حەز ناکەم بچمە شوێنێک پێم بڵێن بەزەی بە منداڵەکەی دابێتەوە، حەز ئەکا وەکو مناڵێ وەکو مرۆڤێک ڕێزی لێ بگیرێ وەکو هەر مناڵێکی تر هاوکاری بکرێ لە خوێندنگە تایبەتیەکان مەسەلەن لە خوێندنگەکانی تر وەرناگرێن خوێندنگەی ئاسایی بێ خوێندنگەی تایبەت بێ خوێندنگەی تایبەتەکانیش ئێمە نیمانە. مناڵانی ئیفلێجی مێشک ڕاستە کێشە گرفتیان زۆرە، بەڵام دەکرێت وەکو مناڵێکی ئاسایی ژیان بکە بە هاوکاری چواردەورەکەی یەک خێزانەکەی دوو هاوڕەکانی سێ کۆمەلگا بەگشتی بە مامۆستا و بە هەر چواردەورەکەی و هەرەمووی. بۆ نمونە ئەو مناڵەکە دێتە لای ئێمە یەکەم شت پێویستی بە چارەسەرکاری سروشتی هەیە. ئێمە وەکو ڕاهێنەری سروشتی بەپێی پێویست و بەپێی پرۆگرامی ڕۆژانە و پرۆگرامی نەخۆشخانەکە هەتا بتوانین هاوکاریان نەبین بە ڕاهێنانی سروشتی بۆ باشترکردنی توانای جەستەییان. باشە لایەنێکی تر کۆمەڵێک ڕێگاچاری چارەسەری سروشتی هەیە لە سنتەرەکە ئێمە دایکێک لەوانە ڕاهێنەری سروشتی جەستەیی کە ئێمەین هەمانە چارەسەرکردن بە میوزیک کە لە ڕێگەی میوزیک و هەر لە سنتەرەکە ئێمە داکرێ چارەسەرکردن بە ئاو کە دیسانیش لە سنتەرەکە ئێمە هەیە کەلوپەل و پێداویستی تایبەت لە کورسی دانیشتن وەستاندن و قاڵب و کەرەستەی پێویست بە هەمان شێوە لە وەشەی سنتەرەکەمان بەبێ بەرامبەر ئەدرێ بە نەخۆشەکان. دوای ئەوە بۆکو ناحەی فێرکردن و مشکلەی زمان یان مەسەلەن تێگەیشتن هەر لە سنتەرەکەی خۆمان بەشمان هەیە کە دەتوانن لەم لایەنەشەوە هاوکاریان بکەن کەواتە بێجگە لەوەی کە لە ناو سنتەرەکەی ئێمەدا دەتوانرێت لە تەواوی لایەنەکان و هاوکاری ئەم مناڵانە بکرێ. پەیامی ئێمە بۆ دایکان و بۆ هەموو ئەو کەسانی کە نوێ یا هاوکاری مناڵی ئیفلێجی مێش بکەن ئەوەیە کە وەکو کەسێکی ئاسایی سەیریان بکەن دەرجاتی چاوی بەزەی بە ژیانێکی هاوکارانە هاوکاریان بکەن قبوڵیان بکەن لە ناو کۆمەلگادا وەکو خۆیان بە پێی توانە و هاوکاریان بکەن چەندێک ئەتوانن ئەوانیش ئەوەندە لیان وەربگرن. عادەتەن بەیانیان من کە خەبەر یەکەمەوە بە چایەکی کاڵ و شلەتێن قورگێکەمەوە لەبەرەوەی ئەم کە خەوتووە زمانی وشک بۆ و عیلاجە خواشەوانە بۆ بورانەوەکەی بەڕاستی قورسە یەکسەر خواردم کەی بەدەمی ئەبێت بە ئاوێکی شلەتێن لەگەڵ چایەکی کاڵا ئیتر هەو شتانەی پێی مرتاحب پێی بیت هێواش هێواش ئەم دەستە لە ژێر ئەم ئاستی ملی ئەبێ زەختی ملی بچێتە سەر لەپی دەستە نابێت دەستە بجوڵێ لە ژێرەوە بۆی کە ئەو بتوانێت قوتی بات. هەنە دایکمانەیە سەری خاتە سەرڕانی و سەری بۆ پێشەوەی ئەوە هەر زۆر غەڵەتە لە بەرەوەی ئەخینکە مناڵەکە و هەتا توانی بەم شێوەیە بێملی ئاوە بۆی ئەم قوڕقڕاگەی ڕێک بێتەوە بۆ قودان و کەمتریش ئەپەڕێتە قورگی. ئەو شتانەی کە من عادەتەن بەیانیان پێ ئەم یەک کەوچکی قاوە هەنگوینە
ماستە بە گوێزی وردکرا و بەمەوە خۆم وردیەکەم بە تایبەت ئەمەش دۆشاوی کڵاوی بەڕووی پێڵەن بەو خواتەکیدیم قشکەی پێڵەن وابزانم ئەمەش ئەو دۆشاوەیە کە ئەمێ بەیانیان زۆر باشە بۆ ڕەوانی و بۆ ناوسکی قەبز نابێت ئەمەش حەلەبیە کاتێک کە حەزی لێبێ بۆی دروستەکەم جاری وە بەیانانێمە جاری وە لە بینی عەسرانە ئەوانە ئەیەمێ وەکو چا عەسرەیەک شتێکی خۆش بیخوات اینجا ئێنین ئاویێنێ دوای ئەوە لەبەر کەمی کاتەکە ناتوانم هەمووی تەواوکەم بەڵام من هەر وەکو پیشانە پیشانتانێ کاکە بیلال ئەی خوات و زۆریشی حەز لێ بەیانیان لە بەرچایی اینجا دوای ئەوەی کە سنگمان کردوتەوە تۆزە ئاومان پێیاوە ئاوا بەم شێوەیە هەڵی سێنی ئاوا بەم شێوەیە ڕایگریت ئێستا خەوی لەکەوت و هەستاوە تااقەتی نییە ڕای ئەگریت تۆزە ئەی بە پشتیا تا سنگیەکرێتەوانێ بەم شێوەیە دواتر دووسێ ماچی جوانیەکەی ئاوا پێڵی خاڵی گیانی تر هەر ناوێت کە خۆت حەز لێ و کەیفی پێم زیاتر حەزێکا پێی بڵێ کاکە بیلالیا پێی بڵێ پاروم لە خۆشەی سیەکەنانە خوا پێڵەم پاروەنان ئەجا تۆزە ئەیلاوێنیتەوە ئەجا دەست بەماناکە لەبەرەوەی من یەکسەر تااقەتی خواردنی نییە دوای ئەوە هێواش شێواش ڕایەکێشی تەوانێ و کە ئیسراحەتێکی کرد ئەم شێوەی ڕایەکێشیتەوە نابێ ئازاری پێ بگا و عەزێتی بێت هەتا جلەکانیشی ئەبێت مادەی نایلۆنی تیان نەبێت جلێک بێت تووکی لێ نەبێتەوە لەبەر سنگی و هەناسەیان ئەبێ احتیاجوانە بخەی شامپۆکەیان بە تایبەتی ئەبێت بۆ نار نەبێت کلێنسیان سابوونیان هەموو شتێکیان عنیە بێت لەگەڵ خۆیان بگونجێت بەم شێوەیە جایسا ئەو شتانی تریێنێ کە بۆم کردووە هێلکەکەش هەر کوردی خۆمانە ماستەکە شتی هیچ شینی نایەمێت قوتو ئەوانە بە هیچ شێوەیەکە چی ئێمێ حازر فرێشە خواردنەکانی ئەمەش پسکیتە بە هەنجوینەوە هەر یەک کەمێک لە هەنجوینەکەشی ئێمێ لەبەرەوەی حەزیلێتی ئەمەش هەنجوینەکە شەر نییە هەمووی هەر پێتەواوکەی بەڵام هەرێکەی تۆزێک طبعاً تامیشیان لێکە چێبەز من ئەو قشکەیەم زۆر پێ باشە بۆ ڕووی خۆڵۆشتیان تاقیم کردوتەوە تاقەشی ئەیاتێ بەڕاستی جەوێکی تری هەیە کە ئەم شتانەی پێ ئەیت ئەمە هێلکەکەیە هێلکە و پسکیت ئەبێ بەیەکەوە بخوات گوێزە کوتراوەکە و ماستەکە پێکەوە بخوات چکە ئەم دوانە تۆزێ تامی ئەمە بۆن ساردی لێت گوناحە ئەمە ماستەکەی ئێینە کەوچکێک ئەمەش کەوچکێک ماست تاعاان من زیاتر ئێمەوە لەبەر کاتەکە کەمە دوای ئەوە ئەجا دەسەکەین بە بسکیت حەزی زۆر لە پسکیتە بیلال ئەو پسکیتانە شێمەکە زۆر شەکر و شیر و ئەو شتانەی تیان نەبێت پسکیتێکی ساخ و سادەی بێتێ بە ئاوی لە کوڵ بۆیە گرمەوە دوای کە سارد بوو ئەنجا ئێنم تۆزێک هەنگوینی بەسەراکەم نابێ هەنگوین لەگەڵ شتی گەرما بخورێ بە هیچ شێوەیەک زۆر خەتەرە گوێزەکە لەگەڵ ماستەکەیە چکە تەڕترە بێت بۆم کوتاوە لەگەڵ بەیامی خۆمانە وەکو ڕاشیم لێ کردووە تەڵعاان ئەم دەستە بە هیچ شێوەیە نەجوڵێ ملی تا بتوانی لە قیاسی دەمینیا بێت قوڕاگەی ڕێک بێت شگەجین ئەم ناتوانێت اینجا هێلکەکە هێلکەکەشی تەبعانەوە من هەر هێلکەی کوردی پێم هێلکەی مەسلەحە و شتی بۆ ناکڕم هەر کوردی بۆ کڕین دوای هێلکەکە چکەتانی دەمی زۆر ناخۆشە بێ ئەبێت
دەستکەینەوە بە پسکیتەکە چکە و پسکیتە تامی دەمی خۆشەکە. بێ کاتوانیت ئاگاو لە ملی بێت دەستە نەجوڵێ لە ژێریا چەنە زەختێکی زۆریش لەسەر دەستەکەوێت. ئەنجا دوای ئەوە ئێنم چای ئێمێ بۆ خۆش بێت تامی دەمی خوڕگی گەرم بێ بەم شێوەیە بەیانیان ئامان خەریکێبی و ئەنجا خواردنی سوپ و شت دەست پێکات. بە حەلەبی دارچینی شتێکی زۆر باشیشە بۆ سنگیان بە گەرمیە زۆر سارد نەبێت زستانان نابێت بە گەرمی بە ساردی بخورێ بە شلەتێنی پێی ئێم بەم شێوەی ئەم شتانەی پێتەواو ئەەکەم شەرتی ژنی هەر تەواویکەم چکە ئەم نابێ زەختی لێ بکەیت بەڵام ئێستا حالیان برسێت و حەزی پێەتی ئێتە من ڕۆژانە ئاما خزمەتی یەکەم بە هەموو شێوەیەک هەموو شتێکە خەمە سەر یەکە خۆشی و ناخۆشی مەولاناوە کە ئەم زیاتر پێویستی بە منە و زیاتر ژیان بکاتچکە بەڕاستی ئەگە یەک دەقە چاوی لێ خافڵکەوە ئەمرێت ئەبێ ئاگاد لێ بێ بەردەوام ئاگاد لێ بێ لە خواردنی لاڵس و کۆتی هەتا لە شۆرینی دانەکانیشی بۆ شۆم دوای ژەمەکان بە تایبەتی ژەمی قورسکە ئەی خوات ئەنجا دوای ئەوە چیەکەین هەڵیە سێنینەوە ئەبێ هەڵی سێنی بە ئێواشی ئێستا کۆکی پێیە باشە اینجا چیەکەین ئەم سەکشنە بەکارێنین ئەم سەکشنەمان حازرە ئەم سەکشنە بەکارێنی ئەم سەکشنە ئەخەیتە دەمیەوە بۆی ئەو پیسە هەمووی بێتە دەرەوانێ نەچێتە بۆری هەناسێ و تووشی خەساباتی کات ئەو تفولیکە پاکەیتەوە دوای ئەم سەکشنە هەموو کاتێک کە قەساباتەکەی بۆی ئەم سەکشنە لە پشت سەریەتی بەردەوام سنگی بۆ پاکەمەوە حاڵێکم بەم جیازەیە بەڕاستی بەقەی دەرمان سوودی هەبووە طبعاً لە کاتی کەرەنتینە و کۆرۆنا من بەمەوە خواردنم پێیاوە بۆی کە گەر شتێکیشمە بوو بۆی نەگوازمەوە ئەم ئینەش بەکارێنی ئەم شاڵانە لە بازار هەیە بەکاری ئەهێنم بۆ ناودەمی ئێستا بۆ دانەکانی ئاوا ئیتر بە پێی شێوازی دامکردنەوەی مناڵەکە دانەکانی پێپاکەیتەوە هەتا دانی بۆ شۆری چکە داشۆردنی زۆر ئاسان نییە هەنێ مناڵێ هەر دەم ناکاتەوە بێ بە شتی خۆی دەمی بۆ بکەیتەوە من حالیا لەبەر دەستمانیە هەمانە بەم شێوەیە دانەکانی هەمووی بەم ڕەشاشە بۆ پا ئەەکەیتەوە نابێ بە هیچ شێوەیەک بێڵی نەخواردن بخواتەوە بەڕێ کۆتا نە ئەو بەڵغەمەی پێیەتی بخوابێ بەردەوام ئەو سەکشنە حازر بێ لە ماڵەکە بەردەوام ئیشکە ینی من جاری وا دوو سێ شەو ڤڕێ ئەو سەکشنەیە لە پشت سەرمانەوە خەوم لێکێ بە دیارەوە گوێ پێ ناین ڕاهاتووی لەگەڵ دانەکانیانە جیازەکانی تریشمێ وەکو جیازی ئۆکسسیجینە و جیازی تەبخیر و هەموویم هەیە بەڕاستی ئەوەی تۆ پێ بڵێ ئەدەواتی پزیشکی هەمانە کاتێک کە نەخۆشەکەوێت 5 ڕۆژەی هێڵمەوە لە خەسخانەی هێنم و خۆم ئەو پەرستاری تری بۆکەم لەبەر کۆرۆنا زۆر نەمێشتەوە بە خۆشحاڵیەوە کە ئێستا باشیشە کۆرۆناشی تێپەڕان سپاس بۆ خوا و هیوادارم سوودێکم گیانە بێ و هیوادارم کە باش بێ ئیشەڵا دڵنیاشم هەموو دایکەکان لە من باشترن سپاس بۆ خوا وەک دەبین ئەم شوێنەی کە من لی وەستاوم لە ناوەڕاستی پێپلیکانە کۆمەڵێک پێپلیکانە لەم لاوەیە کۆمەڵێکی تریش لەم لاوەیە
بڕێک لە مناڵانی خامپدایستی تایبەت لە جۆری ئیفلیجی مێشک توانای ڕۆشتنیان هەیە و توانایکی سنوورداریان هەیە و بڕێک لەوانە توانای ڕۆشتنیان هەر نییە. بەڵام هەردوو جۆرەکەی ئەم بەڕێزانە ئەم منداڵانە پێویستیان بۆیە کە خواردن بخۆن و ئەم خواردنە هەم بۆ سەرچاوەکانی ڤیتامین و کانزەکان گرنگن کە بە تایبەتیەمان کێشەی ماسوولکیان هەیە و بۆ ئێسکیان گرنگە کە لەبەر ئێمان جوڵیان کەمە ئێسکیان وەک ئێسکی کەسێکی تر نابێت کە جوڵی هەبێت. سەرنجتان بۆ ڕاکەشم کە وەرزشکردن بۆ هەر هەمومان بۆ هەم ئەوانەی کە خامپدایستی تایبەت و ئەوانش کە خامپدایستی تایبەت نین گرنگە چونکە ماسوولکەکانمان بەهێزەکە و ئێسکەکانمان پتەوەکە و خواردن جگەرەوەی سەرچاوی کانزا و ڤیتامین و ڕیشاڵەکانە سەرچاوەیەکی باشی وزەیە بۆ مرۆڤ. خاتوسرووە هەندێک خواردنی ئامادە کردووە و دەیەوێت هەندێک ئامۆژگاری ئەو دایکانە بکات کە تازە منداڵی خامپدایستی تایبەتیان هەیە لە جۆری ئیفلیجی مێشک لەبەر ئەو 11 ساڵە لەگەڵ منداڵەکە ئاژی کە ئیفلیجی مێشکی هەیە و پاش ئەوە دەگەڕێنەوە بۆ سنتەری فێرکاری ڕاهێنانی مناڵان کە دوو بەشی زۆر گرنگمان هەیە. بەشی وەرشەمان هەیە کە یارمەتی مناڵەکانەدات کە هەندێک پێداویستی پەلەکانیانە کە بۆ ئەندروستەکە هەم لە دەست و هەم لە قاچ و بەشی ئاسنگەریمان هەیە کە ئەوانی شارمەتیانە لە دروستکردنی ویلچێر کە ئەو عربانی کە لەسەری ئەڕۆن و هەندێک لەو پێداویستیان تر کە بۆ وەستان بە پێوە و دانیشتی مناڵەکان گرنگە. ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشە زۆرێک لەم پێداویستیانە لە وڵاتانی دەرەوە بە ئامادەیی هەن بەڵام ساریان زۆر گرانە. ئەم بەڕێزانە لێرە بە خۆڕایی دروستەکەن و ئەیخەنە خزمەت مناڵەکانەوە کە بەڕاستی سەری ڕێزدانەوێنم بۆم وەرەزانی کەرەم شوێنە کارەکەن و خزمەت گوزاریەکی باشی حکومی بەبێ بەرامبەر پێشکەشەکەن و پاشەوە گەڕەوە خزمەتان بۆ کۆتایی هێنان بەم ئەڵقەی چارەش. ئێمە لە بەشی پەلەکانی قاچ و دەست کار ئەەکەین بۆ مناڵی شەلەل دەماغ بۆ مناڵانەی کە هۆکارن لە جێگایە کەوتون و ناتوانن بە پێکانی خۆیان ئەو کارێکیانەوێت جێبەجێکەن. ئێمەش لەم بەشە هەڵ ئەستین بەو کارانەی کە بە پێی توانە بۆ خاوێن پێداویستی تایبەتەکان توانین بۆیان ئەنجام بدەین. ئەجا بە هەر شێوازێک بێت کە لەگەڵ تەکنیشن و لەگەڵ ڕاهێنەری سروشتی و هەندێک جاریش دکتۆریش ڕاوێژ ئەەکەین و کۆنسەڵتێک ئەەکەین بۆ ئەوەی باشترین بڕیار بۆ ئەم کەیسە بدەین. کاتێک کە بڕیارەکەمان بۆدا ئەجا لە پاش ئەنجامدانی بڕیارەکە هەڵەستین بە جێبەجێکردنی کارەکەمان بە پێی مۆعیدات کار ئەەکەین. ئێمە بۆ هەموو کەیسێک بە پێی مۆعیدە ئیش لەسەر شەلەل دەماغەکان ئەەکەین. ئەگەر کەیشتە کاتی خۆی بۆ ئەوەی کارەکەی بۆ ئەنجام بین دەزەکەین بە کۆنسەڵتەکە و دوای ئەوە کاستینی بۆ ئەەکەین لە ژووری گەچ کە گەچمان بۆ کرد و کاستمان بۆ کرد کاستەکەیمان لێ وەرگرت بە دایک و باوکە کاڵێن ئێوەتوانە مناڵەکە خاوێن بکەنە و بڕۆن و ئێمە کاتێک کە کاستەکەمان تەواو کرد و قاڵبەکەمان حازر کرد تەلەفۆنتان بۆکەین بۆ وەرگرتنەوەی. لە دوای کاسکردن دێنەوە بۆ ئەم بەر بۆ بەشەکەی خۆمان کە ئێرەیە کاستەکە وەرەگرین و جوانکاری تیاکەین و دەزەکەین بە پڕکردنەوەی گەچەکەمان کە گەچەکەمان پڕ کردەوە ئەجا یەک ڕۆژ لەسەری ئەوەستین بۆی خۆی بگرێ و خۆی وشک کاتەوە و ئەچین بۆ بەشی مۆڵدین بۆ ئەو بەشەی دوامانەوەیە کە دەستکاریەکەین و جوانکاری تیاکەین و کۆڕێکشن و ڕاستکردنەوەی قاچەکە ئەەکەین بۆ ئەو کەیسەی کە بۆ حاڵەتی کە هەمانە کە ڕاستکردنەوەکەمان کرد و گەیشتە ئەوەی کە بۆ مۆڵدین و بۆ دابەزاندن دابەزاندنی بۆ بکەین دەزەکەین بە دابەزاندن و هەندێک جار کەیسمان هەیە ئەوێ جوڵەی تیابێت حرەکەی تیابێت قاڵبەکە بۆ شێوازە بۆی دابەزێنێ هەمانە ستیفە ڕاگرە بەس بۆ هۆڵدە بەس بۆ شەوە یاخود بۆ ڕۆژ بەکاری ئەهێنێ بۆ شێوازی کە بڕیارمان لەسەرداوە کاتێک کە ئەومان تەواو کرد و دامەزانەکەمان کرد و گەیشتەوەی کە حازریکەین بۆ کەیسەکە نەخۆشەکە بانگەکەینەوە بە شێوازێکی جوان پێشوازی لەکەین و لە بەشی پێشوازیەکەمان دەزەکەین بە چارەسەرکردنی قاڵبەکەمان بۆ قاچی نەخۆشەکە. ئەم قاڵبە ئێستا لە ئامادەکردنایە بۆ دابەزاندن ئێمەش ئێستا هەڵسین بە پرۆسەکە و بۆی بەڕێستان بیبینن. ئەم فڕنە زۆر گەرمە ئەبێ بەم جۆرە دەستکێشانەوە ئیش بکەین ئەگینا زیانیە بێت بۆ دەستمان. لەگەڵ دابەزاندنەکەیە ئەبێت ئەم بینانە بگرین بۆی هەواکە هەڵبمژێت و قاڵبەکەمان ئەو شێوازەی کە دروستمان کردووە حازرمان کردووە ئەو شێوازەمان باتێ.
هەندێک جار ئەگەر فریای نەکەوین هەندێک جار ئەگەر فریای نەکەوین ئەبێ دووبارە دای بەزێنینەوە بەڵام ئەوە کەمە ئەتوانین فریای بکەوین اینجا کاتێک کە دامان بەزاند ئەو شەیپەی کە خۆمان ویستومانە بۆ قاچەکە یاینێ ئەوە ئیشەکەمان سەرکەوتوو بووە ئێستا لە مەرحەلەیە ئەگەر سەرنج بیت ئەمە جوڵەی تایە بۆهۆی ئەم تەمەرەک جوینتانەوە ئێستا زۆر جوان قاڵبەکەمان دەرچوو و ئیشەکەمان ١٩٠ تەواو بووە چاوەڕێکین تۆزێک سار ببێتەوە و لە دوای ئەوە دەزەکەین بە گراندینکردن و لێکردنەوەی قاڵبەکە ئەم نمونەیان سابتە بڵێن جوینتی تیان نیە جوڵەی تیان نیە ئەم نمونەیان جوڵەی تایە وەکو ئەم شێوازەیە بۆ نمونە بەپێی کەیسەکە هەیە ئەڵێ با دۆرسی بکە واتە بۆ سەرەوە قاچی بێت بۆ خوارەوە نێت هەیە بە پێچەوانەوە ئەڵێ با بۆ خوارەوە بێت بۆ سەرەوە نێت ئێمەش بەپێی خواستی ڕاهێنەرە سروشتێکە لە کاتی کۆنسڵتەکەیە برێت لەسەر ئەم حاڵەتە ئەین ئەگەر کەیسەکە پێویستی بەوە بوو بەس بۆ سەرەوە قاچی بێنێ و بۆ خوارەوەی بیوەستێنین ئەوە ئەو کاری بۆ ئەنجامەدەین ئەمە قاڵبێکی تەواوکراوە شێوەی کڵەبە ئێمە بەدایک و باوکەکەمان وتووە ئەبێ بە شێوەیەکی جوان ڕای بگری پاک و تەمیز ڕای بگری و عارەق نەکاتەوە بۆ قاچی مناڵەکە بۆی قازانجی زیاتری لێ بکە و ئیسپادەی زیاتر بۆ نەخۆشەکە بکە ئەگەر پاک و تەمیزیەکەی ڕانەگیرێت لەوە چێ مناڵەکە خۆی پێی بێزار ببێ و بەکاری نێنێ لەبەر ئەوە ئێمە زۆر دڵنیاییمانداوە بە دایک و باوکەکان و جەختمان کردوتەوە لەسەر ئەوەی کە بەردەوام پاکژی ڕای بگرێ جا هەندێک کەیسمان هەیە بەردەوام بەکارێنێ هەندێک کەیسمانێ بەتەناوە بەکارێنێ هەندێک قاڵبمانەیە تاکو ماوەی 6 مانگ بەکارێنێ دوای 6 مانگ بانگشت یەکەینەوە بۆی بزانین ئیمپروڤی کەیسەکەمان ئایا هیچ گۆڕانکارێک لە قایچەکەیە دروست بووە ئەگەر گۆڕانکاری کرابوو ئەوە هەوڵەدەی قاڵبی جۆری دومی بۆ بکەین و دەست پێ بکەین کە مەرحەلەیەکی دوای ئەوەیە کە باشتر پێوەی بەڕێوە بچێت ئەنجا ئەم قاڵبە کاتێک ئێمە ڕێنمایی دایک و باوکەکەکەین ئەمانەوێت بۆ شێوازە ڕای بگرێت کە ئێمە پێی ئەڵێن هەندێک دایک و باوک هەیە گوێڕایەڵن و کارەکانیان زۆر بە ئاسانی بۆ ێڕات شۆردنەکەی زۆر ئاسانە بە شامپۆیەکی ئاسایی هەر بشۆرێ هەر زۆر باشە ئەگەر مناڵەکەش گۆرەوی لێ پێیا بێت باشترە بۆی عارەق نەکاتەوە چکان پێک هاتی مەوادە عارەقە کاتەوە بە هەندێک کەیس ئەڵین ئەگەر سۆفسۆکێتمان بۆ کردبوو ئەوە پێی ناڵێن گۆرەی لێ پێکە ئەگەر سۆفسۆکێتمان بۆ نەکردبوو ئەڵێن بە گۆرەیەوە لێ پێی کە قاڵبەکە زۆر زۆر قازانجی لێ یەکات ئێمە لە سنتەری پێرکاری ڕاهێنانی مناڵان ئیشەکەن بۆ خاوەن پێداویستی مناڵان ئەو کەرەسانەی کە داوایەکەن خاستەن ڕاهێنە سروشتێکە داوایەکە بۆیان دکتۆر داوایەکە بۆیان کە وەکو سپاین بۆرد بێ پڕۆم بۆرد بێ ویلچەر بێ ئایدوەڵکەر بێ بازە شتێکی کە داوایەکە بۆ ئەو مناڵەکە پێویستی پێ بێت بۆیە ئەو شتانە بەڕاستی نییە لە بازار ئەگەر هەش بێ لە بازار زۆر گرانە و ناتوانن بیکڕن خاستەن لە مۆزای ئێمەیە بۆیە ئێمە محاولایکن بەقەدر ئیمکان شتێکیان بۆ دروستکەین ئیسپادەی لێ بکە و مەسەرەن ئەگەر گەورە بوو تۆزی ئەتوانم بۆی بۆڕمەوە شتێکی تازەتری بۆ دروستکەم ئەو ئیشانەیە کە ئێمە لێرایکەین ئەو موادانەی کە ئێمە بەکارەکەین بۆری ئاسنە ئەیهێنین لە بازار ئەیکڕین ئەو شتانەی کە پێویستمان پێبێت دروستیەکەین بۆی بۆری مربع بۆری خڕە بازە شتێکە کە پێویستمان پێ بێت ئەوانەی کە مەوجودن لە بازار ئێمە ئیش پێەکەین بۆیە ئەو شتانەی کە نییە یعنی من بە مەسەرەن داوای شتێکی باشتر بکەم نیمانە ئێمە بەڕاستە مثلەن سپاین بۆرد دروستێکم بۆ ئەو مناڵی کە لە جیاتی 24 ساعت لە عەرزا کەوت بێ ئەو سپاین بۆردە ئەیگرێ ئەو مناڵە ئەنجا من وا دروستیەکەم کە بەشی
3 بۆ 4 ساڵ بۆ 5 ساڵیشی بکە بۆیە متحرکە بەرزە بێتەوە لەگەر مناڵەکەیە گەشە مناڵەکە گەگەشەی کرد جیازەکەش خۆی مەجای تایە کە گەورەتر بێت حتاکو 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ زانیمان پێویستی پێبێ ئەی گۆڕین بۆی ئەم ئاسنەی کە من دروستیەکەم بۆیان طبعا بە شێوەیەکی جوان بۆیان دروستەکەن کە بەرگەی ئەم 2-3 ساڵەکەن و ئەمێنێ لەسەر ماڵەکەش ئەبێ ئەوانش ئاگیان لێ بێ نێڵن بەر ئاو بکەوێ و بەر تێکچێ پێویستی بە بۆ یاخێک بێ بۆ یاخێکی شتێکی بۆکەین کە زیاتر بەرگەی بگرێت ئەمە پرۆمبۆردە ئێستا کۆن بووەتەوە هێناویانە هەتاکو تازەی کەمەوە بۆیان و بیان بە نەخۆشێکی کە طبعا من ئەوەی دانەیەکی کەم بۆ دروستکردن ئەوانەی کە ئەمەم دانا بۆ نەخۆشێکی کە تازەیەکەمەوە بۆی ئەتر ئەم پرۆمبۆردە متحرکە یعنی بۆ ئەو مناڵانەی کە مەسەرەن ئەتوانم بەرز و نزمی کەم ئەمە نزمە بێ بەرزە بێ کەیفی خۆم تەسەڕفی پێەکەم یعنی ئەوە شتێکی زۆر باشە ئەمانە بۆ ئەو حاڵەتە مەسەرەن ئەوەیە استراحەت کە مناڵەکە ڕێک من ئەوەی بۆەکەم کە بتوانێت بجوڵێ پێی ئاوە بۆ خۆی تۆزێ ئیسراحەتەکە ئەمە تر ئەبێ دەستکاری کەم حتاکو زیاتر بێتە خوارەوە ئینشاءڵڵا شتێکی باشە بۆکەین بۆ مناڵێکی کە ئەمە پێڵەن پرۆمبۆردە ئەمە سنی مناڵەکە لێرە ئەوێسێ و هەردوو دەستی لەسەر مێزێک بۆی دروستەکەم سپاین بۆردەکە بەعکسیەوە پشتی مناڵەکە لەسەر مێزەکە بێ و مێزێکیشی بۆ دروستەکەین کە بێتاقەت نەبێ ماڵەکە شتی یاری بۆ دانن شتی بکەی بۆ دانن سپادێ لێ بکایتر ئەمەیە پرۆمبۆرد و سپاین بۆرد ئەمە پێرار لە خارج بە 1200 دۆلار بوو دروستیانە کرد ئێمە لێرە بە خۆڕایی دروستەکرد بۆ ئەبێ زۆر ئیحتیمام بە خواردنەکانیان بیرە لەبەرەوەی کە ئەمان دایم کەوتون لە جێگا بێهێزن بە حەواسن بەڵام بەداخەوە بیلالجان لە 2-3 ساڵۆ دەستم کرد بەوەی کە فێری خواردن و ئەم شتانێکم دوای تووشی نەخۆشی سیەکانی بوو لە 4 ساڵی 5 ساڵیان نەیتوانی بەڵام بەردەوام شیریە خواردن و شلەمەنی هەر ڕایەنانم پێ کرد بەڵام وەکو ئێستا نەبووە ئێستا نزیکەی 10 مانگ ئەبێت ئەویش لە دوای 10 ساڵ وا خەریکم هەوڵەیەم فێری ئەم خواردنانەی بکەم بۆی کە هەر نەبێت کە وەکو توانای جوڵەی نییە و ڕۆشتنی نییە بێهێز نەبێت زەعیف نەبێت بەردەوام لە خواردنەکانی هەوڵەیەم فێری کەم فێریشم کردووە سپاس بۆخوا لە ماوە 4 ساڵایە کە نەیتوانێم خواردنانە بخوا ئەو بە ئینجی نانی خواردایم بە ئینجیش من ئەم شتانم دروست کردو و یاومە پێ ینی بەردەوام بووم لەسەرەوە بەس ئێستا شکر بۆخوا نزیکی 10 مانگە بێت بە دەمی خۆی ئێخوا ئەم خواردانەکە بۆ یەکەم تەبار خواردنیە مناڵانە نابێت بە هیچ شێوەیەک تیژی و تونی تیابێت ترشی زۆر تیابێت لەگەڵەوە زۆر سوێر بێت لەگەڵەوە زۆر شیرین بێت کە شیرینی شەرەپەڕێتەوە قورگیان دوای بەبێت تیابێکی قورز لە سیەکانیان بەردەوام هەوڵەیەم یعنی ڕۆژ بە ڕۆژ لە گۆڕانکاریا بووم بۆ خواردن هەتا هەنێدایەکی ژێ من ئامۆژگاریەکەم کە چۆن فێریکات تابەن تا ساڵێکە بە شیر بخوات ئەوە گومانیتیانە لە دوای ساڵێک ئەگەر زانی توانای نییە وازی لێ بێنە هەتا ماوەیەک 2-3 تاواکە بزانی لە کێوە دەست پێکەی هەتا 2 ساڵیش بووەستە ئەجا دەست پێ بکە بە شلەمەنی لە پێشەوە سوپەکان اینجا ئاوی گۆشت و نان و ئەو شتانە دەست پێ بکەین ئەجا دوای ئەبێت کەزانی زۆر پێرفێکتە لە شلەمەنی خواردن ئەجا بێ هەوڵ بێت برنج و گۆشت و ئەم شتانەی بۆ ورتکەیت وەکو مەحەلەبی بیەیتێ ناتوانانی لە خۆتۆ دەست پێ بکەی بێ ڕاهێنانی پێ بکەیت منیش سپاس بۆ خوا هەر لە 3 ساڵۆ دەستم پێ کردەوە بەڵام ئەوە حاڵەتەی هەبوو ئێستا بە سپاسێکی زۆرەوە بۆ خوای گەورە کوڕەکەم فێری خواردن کردووە ئەم خواردانەشم بۆ دروست کرد و حەزەکەم ڕوونکردنەوە بم بۆ ئەو دایکانەی کە مناڵی وەکا کە بیلالیان هەیە دایم گرفتیانەیە لە خواردنەکانیانە یان نازانن چۆن بیەنێ یان چی بۆ بکەن ئیتر بەڕاستی ئەبێ کە هەر ئەو ڕۆژە خەبەرتە بێتەوە بیر لەوە بکەیتەوە من چی بم بە مناڵە چکە ئەو وەکو ئێمەنان ناخوات
کاتی زۆر لێگرێ نازانی چی وە حازرکەی من بەردەوام لە گۆڕانکاریام لە خواردن حازرکردن بۆ مناڵانە و ئینشەڵڵا خوای گەورە لە مستەقبەلا شتێک هەبێ من ئەتوانم یارمەتیەوە مناڵانە بەم ئینشەڵڵا کە فێری خواردن بن. سەرەتا چیم دروست کردووە؟ سوپم دروست کردووە بە نیسک بە سوپی جۆم دروست کردووە. ئەم سوپی جۆیە هەر خۆم بە مێشکما هاتووە بۆم کردووە. پێگاتووە لە گێزەر لە بیبەری سوور، بیبەری زەر، بیبەری سەوز، سنگی مریشک لەگەڵ بەحاڵ زەردەچەوە چکە ئەو زەردەچەوەی بەحاڵە بێتێکی نابێت تام و بۆنەکە بکوژێت. چیترم تێ کردووە تەواو لەگەڵ قارچکێکە. ئەنجا دواتر دوای سوپەکە ئەم سوپە ئەیهێنم ئێم لە عسارە و ئەیەمێ لە بینی ژەمەکانە نابێت ئەمە بە خواردن حساب ناکرێ ئەمە پێش ناخواردن سعاتە پێش خواردنەیەتێ. دوای ئەوە سوپێکی ترمان هەیە ئەمیش هەر ینی بەڕاستی تێریشی ئەکا ئەگەر بیەیتێ ئەمە پەتاتەیە کوڵانومە جوان لە ڕۆن و پیازێکی ئاڵا سوورم کردوتەوە دوای بە چوار قاپێکی تقریبان ئامە ئاوی گۆشتی حیوان بە یامریشک بێ فەرق ناکە لەگەڵ دوسێ چڵکە ڕەوزە یاومە لە عسارە و دامناوە بێمە. ئەمەشیان نیسکە بە سنگی مریشکەوە لێم ناوە ئەم سنگی مریشکە لەگەڵ نانە بۆی ئەەکەم بە تریتێک شلومل ئەیەمێ ئەم جاریواشە پێش خواردن سعاتە پێش خواردن هەر پێی ئەم بەس ئەبێ نیسکەکە بپاڵێوی ئەگەر وەکو سوبیە چکە زبرایەکی تیا بێ ئەپەڕێتە سنگی. لەگەڵ ئەوەیە ئەگەر هەر کاتێ من نیسکی بەمێ زەڵاتەی بۆکەم ئەم زەڵاتەی ئەپاڵێەوەم بە ڕنە کردومە ئەی پاڵێەوەم چکە ئەم زەڵاتەیە بۆ ئەو نابێ بەس تۆ ئەتوانی هیچ نەبێ 6 کەوچک لە ئاوەکەشی بێت بیەیتێ لەگەڵ یەک کەوچک لیمۆیە ئاوی لیمۆ نیسکەکەش تەبعان یەک کەوچکی چا هینم تیا بەکارێنەوە زەردەچەوە. دوای ئەوانە دوای ئەم سیانە کە دروستم کردووە هینم دروست کردووە بڕوکلیم کوڵانەوە بڕوکلی من دائیمەن هەفتەی 2 ڕۆژ ئەمە کاکە بیلال بەچیەوە هەر بۆ ئەوەی خۆی کە زرد بووە ئاوەکەی هەرتیایە لەگەڵ چییە لەگەڵ برنجە تەبعان زۆر تامیشی خۆش نییە بەڵام ناچاری کە بییتێ برنج بۆی کە تۆزە تاموبۆنی بگۆڕێت تۆزە ئاوی گۆشت یا ئاوی مریشک فەرق ناکە ئەی هاڕم و پێی ئێم وەکو مەحەلەبی لە یەکەم و ئەیەمێ لەگەڵ برنجە هەنیە بێ برنجەکە تۆزە کەمترش بێ ئەم زاڵتر بێت لەو کاتە نابێ ئەمە زۆر کەمتر بێت ئەو کاتە بە بڕوکلی خواردن حساب ناکرێت ئەمە تەبعان هەر بۆ ئەو ئاسن و ئەو شتانی بەکاریانم. دوای ئەوە نۆکمانێ لەگەڵ فاسۆلیا و لەگەڵ ماشی چاوڕەشە ئەم فاسۆلیا و ماشین چاوڕەشە چی لە یەکەم ئێنم لەگەڵ پارچەیە گۆشتی حیوانە بە کوڵاوی حازرم کردووە لەگەڵ ئاوی گۆشتی حیوانە پێکەوە هەمووی لە قاپێکی ئەمە ئەیەم لە عسارەکە و وەکو مەحەلەبی لە یەکەم ئەیەمێ. ئەمەش هەر ئەو جۆیە کە کوڵانومە ئەم سوپەم پێ دروست کردووە جۆی کوتراوی پێڵەن لە بازار ئەمەش بیبەر کولەکەی زستانەیە ئەم کولەکەی زستانەیە من بۆ کاکە چۆن لێنم تر لێ ئەنم جوان شلومل دوایی هەر ئەسارێکی لێم بۆی کە جوان بۆی قوت بچێت هەنێ دارچینی تێکەم لەگەڵەوەشە ئەم تۆزێ حەز بە بێتامی ناکە بە هەنجوینی بۆ تێکەم لە بەرەوەی کە زووبی خوا و حەزی لێ بێت شەکر بەکار نایەنم بۆ خواردنەکانی بە هیچ شێوەیەک. لەگەڵ ئەوە شاچیمان هەیە شلەی بانجانم بۆ لێناوە ئەمڕۆ لەگەڵ لۆبیای تەڕا ئەوە لۆبیاکەیە ئەمە لۆبیاکەیە تایەتی ئەمە بانجانە کەرەوزە گۆشتە قیمەیە بیبەری سەوزە یەک بیبەری سەوز پیازی سەلکە یعنی پیازەکە دیارە تایە ئەمە هەمووی بەیەکەوە بۆم کردووە نمەیەم لە خەڵاتەکە و بەس من تەماتە بەکار نایم لە بەرەوەی تۆوی تەماتەکە و تۆکڵی تەماتەکە بۆ ئیزعاجە لەوانەیە ورد نەبێ یان شتێک بەس ئامان زۆر جوان ساف و ورد دەبێت یان ئەتوانیت کە بۆشی ناخورێ ئاوەکەی بپاڵێویت ئاوەکەی بێتێ لەگەڵ برنجەکە بۆی بکەی بۆی پێ لە ئاسارە لەگەڵ ئەم برنجەیە تقریبا کەوگیرە برنج لەگەڵ
ئەم شتانەیە بۆی تێکەڵەکەم ئاوەکەی زاڵتر بێ بەسەریان لە بەرەوەی جوانتر بەهاردرێ و شلتر بێ ئیتر تەما ئەم شتانەی هەمووی تایە ئێم لە خەڵاتەوە وەکو ئەم شێوەیە دەرەچی ئاوە دەرەچی ئەو کاتە کەیامێ ئەیەمێ ئەمە چۆن ئەمە ژەمی سەرەکیەتی بە تایبەتی نەک وەکو سوپ و شت بۆ نمونە ئێوارانە نیۆڕانە ژەمی سەرەکی هەیە ئەوەی ئەیتێ طبعاً ئەشتوانی ئاوی گۆشتیشی بۆ زیاکەی هەر حەسکەی بەس خۆی هەمووی گۆشت و قیمەیە پێویست ناکە ئەمەش فاسۆلیە حیاتەکەیە کە هەمومان حەزمان پێەتی کاکەبیلان 9 مانگە فێر بووە تقریبا بە دەقیقی بڵم 7 مانگە بێت زیاتر ئەیخوات دەستم پێ کردووە لەگەڵ ئەم برنجەیە لەگەڵ یەک پارچە دووگی ئاوایە یەک پارچە گۆشتی کوڵاو شلومل لەگەڵ ئاوی فاسۆلیاکە و لەگەڵ فاسۆلیاکە ئەبێ دانەکەشی زۆر نەبێت لە بەرەوەی زبری تێکەوێ لە قاپێکە طبعاً هەر وەکو ئەم کولەکەی ئەیەم لە عەسارە و شلومل ئەیەمێ ئەمە ژەمی سەرەکیەتی جا بینەکەمان سوپی جۆیەکەمان پێگاتووە لەم شتانە بیبەرە تەماتەیە تەماتەکە طبعاً ئەبێ پاکیکەی تۆکەی دەرکەی لە بەرەوەی کە ساف و جوان بێت بیبەری ساوزە هەرێکی پارچەیەک نەک زۆر زاڵ بێ بەسەریا تفتە بێت گێزەرێک ئەیش بە پێی سوپەکە چەندێک لێنیت ئەمەش شلەی باینجانەکەیە بیبەرە پاسۆلیای تەرە باینجانە کەرەوزە دۆشاوە قیمەیە ئەم قیمەیە ئەمەش هەر کولەکە زستانەکەی کە باسمان کرد چیترمان ماوە تەواو چیترمان نەماوە ئەم پەتاتەیەشم ئاوا کوڵانوە جوان کوڵانومە و ئەوە پەتاتەیەکم بۆ یاوە لە حەسارەکە ئێستاژ ئەم پەتاتێم کوڵانوە وەکو ئەمە چۆن کردومە بەڕاستی شتێکی زۆر نایاب دەرچوار بۆ ئینسانی ئاسایش بەڕاستی ئەما گەرمیخوا سوودی خۆی هەیە وای حەز بە پەتاتی سوورکراوناکە ئاوای خوات ئێستا کەمەمە قەڵەویشن ناکات چکە ڕۆنی زۆرتیانە ڕۆنیتیانە ئێستاژ لە دوای ئەم هەمووشتانە کە باسم کرد ئەچین بزانین چۆن مناڵەکان سوکەوتی لەگەڵەکەی کاتێک کە خواردنەکانی پێ یان ژەمەکانی چۆن دەست پێەکە چکە بەڕاستی ئەوە زۆر ئەساسە کاتێک کە تۆ مناڵەکەت خاوەن پێداویستی تایبەتە گرنگ ئەوەیە تۆ بزانی چی پێشکەشەکەی مناڵەکەت چی لێت ئەوێ کە چی لێت ئەوێ بێت تۆش بزانی چی پێشکەشەکەی چی پێ ئەکەوێن تۆ نابێت لە خۆتۆ من شتێکم کرد بڵێ ئەوە تەواو بۆ ئەویشە بێ ینی بزانم مناڵەکە و چی پێ ئەکەوێ مەعیدەی چی هەڵەگرێ چی پێخۆشە ئەوەی بۆ دروستکە بەڵام با هەوڵ بین دایمەن ترشی و تونی و سوێری زۆر و لەگەڵەوە داو دەرمان ئەسڵەن بۆ مناڵانە هەر نابێت من دایمەن شلەی فاسۆلیاکەشی کەوچکێکی زەڵاتە زیرەی بۆ تەیەکەم چکە زیرە زۆر باشە بۆ قەساباتی و ناسەتومی لەگەڵ زەردەچەوای خۆ متابعەم کردوە زۆر ئیسفادەی لێکات. دەکۆتای ئەڵلقەی تایبەت بە ئفلیجی مێشکەوە دووەم ئەڵلقەی تایبەت بە ئفلیجی مێشکووە لە کۆتای و زنجیرە بەرنامانەی کە لە زەمبیلی مناڵانە بوو دەمەوێت سەرنجتان بۆ ڕابکێشم کە باسمان لە ئفلیجی مێشک کرد باسمان لە داون سیندرۆم کرد باسمان لە ئۆتیزم کرد و هەروەها باسمان لە کێشەکانی بیستن و کێشەکانی قسەکردن و نەخۆشیەکانی دڵ کرد لە مناڵانە و باسمان لە کۆرۆنا لە مناڵانەوە هەیە هەڵامەت و لە سەرمابوون لە مناڵانە بەڵام پێش هەمووەمانە باسمان لە کێشەکانی دەمودان کرد لە مناڵانە تکاتان لێکم ئەوانەی کە مناڵتان هەیە چجای مناڵی خاوەن پێداویستی تایبەتە یاخود مناڵێکە کە خاوەن پێداویستی تایبەتی نییە پێویستە لەگەڵ دەرچوون یەکەم دانا دەستکەم بە شوشتنی دانەکانی مناڵەکانتان و لەگەڵ یەکەم ساڵی تەمەنا پێویستە سەردانی پزیشکی ددان بکەن بۆ ئەوەی کە ڕێنمای وەرگرتن سەر شێوازی پاراستنی دانەکانتان و هەروەها لەگەڵ دەرکەوتن یەکەم پەڵەی قاوەی یاخود زەرد لە سەردانەکانی مناڵەکانتان پێویستە پزیشکێک بیبینێت کە تێبگا لە کارەکە مەرج نییە هەر کەسێک پزیشکی دان بوو بزانێ ڕێنمای تاوەتان باتە لەسەر پاراستنی دانی مناڵەکانتان و مەرج نییە هەر بەڕێزێ پزیشکی دان بوو بزانێت کە چۆن دەمودانی مناڵە پارێزرێ و چۆن چارەسەرەکرێت لە قۆناغەکانی سەرەتاوە بەڵێ هەمویان هاوکار و بەڕێزن لە لای من بەڵام هەمویان ئەو کارە نازانم و چۆن من هەنێکار هەیە نایزانم ئەوانیش هەنێکار هەیە کە نایزان لەبەرە زۆر بەوریا و پزیشک هەڵبژێرن کە پێویستە سەردانی بکەن بە تایبەتی تر ئەو بەڕێزانەی کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە لە جۆری ئیفلیجی مێشک لەبەری ئەو مناڵانە
لە 155 گەشتکەی مێشکیان هەیە ئەم گەشتکە پێویستی بە دەرمان خواردنی بەردەوام هەیە لەبەرەوە شێوازی خواردن پێدانیان تایبەتە تکاتان لە یەکەم کە دەمودانشتن و پاراستنی دەمودانی مناڵەکانتان با لە پێشینەی کارەکانتان بێ بۆی کە و کارەش زیاد نەبێتە سەر کێشەکانی تری مناڵانە لە حاڵەتێکی شاگەرە مناڵانە و مناڵەکانی تریش پێویستێمە چارەسەر هەبوو ئەگەر بە هۆشیاری نەکراوە دەکرێت لەژێر بێهۆشکاری گشتی ئەم کارە بکرێت و چارەسەری دەمودانی مناڵەکانتان بکرێت ئەمە گرنگترین پامی کۆتایی بەرنامەکەیە جگەلەوە مناڵانی خانپداری تایبەت مرۆڤن و ئەم مرۆڤانەش پێویستیان بە ڕێزگرتنە پێویستە بە بەزەینە ئێمە پێویستە هاوکار و پاڵپشتی دایکەوەکی مناڵان بین و مناڵانی فلیجی مێشکیش وەک هەر مناڵێکی ترگەر ژینگەی لەباران بۆ بڕخسێ توانای فێربوونیان هەیە توانای پێشکەوتنیان هەیە و هەندێکمان هەیە پرۆفیسۆرە و ئیفلیجی مێشکیشی هەیە خوددار بێت ئەمەڵقێمان کە تەواو بوو زەمبیلەی تایبەت بە مناڵان تەواو بێت و ئەڵلقەکانی داهاتوومان تایبەتە بێت بە نەخۆشەکانی ژنان هەتاوەکە و کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری ئیداری دەستگای میدیایی کورساقڵ فەرمونون و هیوادارم هەرگیز پێویستان بە دکتۆر و نەخۆشخانە و دەرمان نەبێ شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ